خۆشە ئێوە وەک ئەوان نەبن. چلۆکی ئێمە زۆر گەورەیە، ئێمە هاتووین. دەستان خۆش بێ بە خێراتتانەکەم مەبەست لەم کارەمان کە ئێمە ئەمڕۆ پێشکەشمان کردووە دەرخستنی ئازارەکانی ژنە کە بۆ ئەوەی کە بتوانین بۆ بینەرەکانمان بۆ خەڵکەکانمان پیشان بین و هەدەفێکی تریشمان ئەوەیە کە ژن بێهێز نەکەین. ئێمە ئەومان نەکردووە کە ژن بێهێز و لاواز بێت، بەڵکو ئەوەمان کردووە کە ئێمە ئەحساسێکی تایبەتیمان هەیە لە ناو ناخمانە زۆر پیرۆزە لەبەرەو گەورەکان، پیاوەکان، براکانمان، مێردەکانمان لێمان تێبگەن. ئەو هاوار و ئەو ئازاری کە لە ناو ناخمانایە زۆر پیرۆزە. ئێوە شتکاکەم بە پیرۆزی ئەش بە پیرۆزی وەریگرە. لەبەرەوە هیوادارم گەنجەکانمان بتوانن لەمە تێبگەن، لەم ئازاری ژن تێبگەن، بتوانن هەوڵبەن کە ئەوانیش ژن و پیا و یەکسان بکەن، چکە ژن بێ پیا و ناژی، پیاویش بێ ژن ناژی. لەناو کۆمەڵگای ئێمەیە ژن و پیا و بێ یەکسان بێت لە کارەکانە، چکە چەند توانای پیاوەیە توانای ژنیش هەیە. بە هەمان شێوە هەست و نەست و ئەو تاقەی کە هەیەی ئەو بیر و هۆشەی کە هەیەی چ لە پیاویشە هەیە بگرە لە ژنیشە زیاتر هەیە. لە سعاتێکە پیا و 2 ئیشەکات بەڵام ژن 10 ئیشەکات. بۆ ئەو تاقەی لەکوێ بوو؟ فریا هەموو شتێکەکەوێت لە ماڵەکەیە. لەبەرەوە ژن کائینێکی زۆر پیرۆزە. خوای گەورە وا دروستی کردووە کە تەحملی ئازاری هەموو شتێک بکە، تەحملی ئەو هەموو ناوماڵ بکە، دەرەوە دەوامەکە، ئیشەکە، ماڵەکە، مناڵ بەخێوەکە، چێژ دێنێت، چ لە شوا ئەوە هەمووی ئەوە لە کاتێکە لە ڕۆژێکە هەموویەکە. پیاوەژێتەوە تۆ چیت کردووە؟ ئەی پیاوە بەتەنیا تۆ ژنێکە لانەبێ ئەتوانێت ئیشکەیت، ئەتوانی یەک پیاڵە چا بۆ خۆت دێ بدەیت. لەبەرەوە هیوادارم ئەم پەیامی ئێمە گەیاندار بێت و بۆ گەنجەکانمان بە تایبەتی تێبگەن کە ژن و پیا و یەکسانە، هەردووکیان هەمان هەست و هۆشیان هەیە کە بتوانن ژیان بەردەوام بکەن. ناوم هێشت و تاهرە. ئێمە ئەم بەشداری کردمان لەم شانۆیە کە گروپی شانۆیی کەمەندامانی کوردستان هەر لە دەرهێنەرەکە و تەواوی ستافەکەی لە کەسانی کەمەندام پێگاتووە و لە ساڵی 1994ەوە ئەم گروپەمان دەستی کردۆبەکانی شانۆیی و چەندین خەڵاتی گەورەی بەدەستێناوە و سەرکەوتنی گەورەمان تۆمار کردووە و بەشداری کردمان لە کارێکی وایە بە پێویستمان زانی لەم کاتەیە، چونکە کۆمەڵێک تاوان هەیە بەرامبەر بە ئافرەتانەکرێت، چ سووتان بێت، چ خنکان بێ، یاخود کوشتن بێت، یان دەست درێژی لەسەر ئافرەت بێ. بەداخەوە لە کۆمەلگای کوردیا هەر تاوانێک لەلایەنی پیاوانەوە بێت ئیلا ئەبێ ژنان قوربانیەکەی بن. بەداخەوە ئێمە ویستمان پەیامێک بگەینین کە ڕێگری بکەین لە کەمبوونەوەی نەک نەمانی، چونکە ئەمە شتێکە دیاردەیە کە بەڕاستی نەمانی هەرگیز نییە، هەر ئەمێنێت، بەڵام کەمبوونەوەشی وردە تاوەکو بگەینەوە ئامانجە. و پەیامێکی ترمان ئەوە بوو کە کەسانی کەمەندامیش ئەتوانن لە گروپی شانۆیی بن، شانۆی جوان پێشکەش بکەن و ئەتوانە و هێزەکانی خۆیان پێشکەش بکەن و خزمەتی کۆمەلگا بکەن. تەنیا دەرچوونی کوشتنێتی نەجاتی بێ لەم ژیانە، کوشتنێتی تەنیا وەڵامدانەوەی کە پرسیارێ زاکاترێ پرسیار خۆشحاڵم کەم ڕێ ئامادەبوون لەگەڵمانە و توانیتان ئەم شانۆی ئێمە ببینن. شانۆیەکەم بەعام باسی ئەوەیە کرد کە لەم چاوەرزەی کۆتاییە هەمومان نەزانین چی بەرامبەر بە ئافرەت کرا و چ زوڵمێک بەرامبەر ئافرەت کراوە کە هیچ کاتێ لەبیر ناکرا. هەوڵمانە لە ڕێگەی شانۆیەکەوە جارێکە ئەو بگەینینەوە، خەڵک هۆشیار بکەینەوە کە ئافرەت
نیوەی کۆمەڵ نیە بەڕاستی هەمووی کۆمەڵە و بتوانین لە ڕێگەی ئەم شانۆییەوانەیە خەڵک ئاگادار بکەینەوانە کە بەسە زوڵمکردن لە ئافرەت و دەری بخەین کە هەرێکێکمان بە چم ئاساتێک بە چ کارەساتێکا تێپەڕیون تاوکو گەشتونێتە ئەو جێگەی کە لە پشتمانەوە هەیە.